پرسی پێکاتەکان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان خاڵی ناکۆچی نێوان هێز و لایەنە سیاسیەکانی یاریمی کوردستان بووە. لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان دەڵێن پێکاتەکان بەسەر شارەکانی یاریمی کوردستاندا دابەش بوونە، داواش دەکەنەوەی لە عێراق وەکو پێکاتە تۆمارکراون لە کوردستانیش تۆمار بکرێن. دەربارەی کۆتای پێکاتەکان پێویستە لەمابەینی خۆیان ئەو کێشەیە چارەسەر بکەن و پێویستە لە هەموو ئاست و پۆستەکانی هەرێمی کوردستان حەقی خۆیان پێ بدرێ و پێویستە لە هەموو ناوچەکانیش نوێنەری حەقیقی خۆیان هەبێ. یەکێک لە کێشەکان ئەوەیە کە حزبەکانی دەسەڵاتدار پاڵپشتیان دەکەن واتە نابنە نوێنەری حەقیقی و پێم وا دوجارش دادگای فیدرالی ناوەن ئەو مەسەلەیە یەکلا دەکاتەوە. چاوەڕێی ئەوەینە کۆتاکان مافیان نەسووتێت. چۆن کۆتا لە هەولێر هەیە بە هەمان شێوە لە دۆهۆچی شێو لە سلێمانی شەیە، بۆیە ئەوان مافیان نەسووتێت پێویستە ئەو کۆتایانە ئەوەی کۆتایە لە حکوومەتی عراقی کۆتای ئیش لەسەر بکرێت، ئەوەی تر کە کۆدانێ لە حکوومەتی عراقی پێویست ناکە لێرە ببێتە کۆتا ببێتە بارێک و ئەرکێک لەسەر ئێمە. بۆ خۆشتان دەزانن لە ڕابردوودا کۆتایەکان تەنها نوێنەری کەسی خۆیان کردو، نوێنەری قوارەکەی خۆیان نەکردووە، بۆیە دەمانێت کۆتایەک بێت نوێنەری قوارەی خۆی بکات. کورسی پێکاتەکان لە نێو پەرلەمانی کوردستان بۆ تا کێشەیەکی بەردەوام لە هەرێمی کوردستان، بەو هۆیەوە زۆر جاران پارسەنجی هێزی بە قازانجی لایەنێکی سیاسی دیاریکرا و گۆڕیوە. بەشێک لە پێکاتەکانیش بەو دۆخە ڕازین و دژی ئەوەن هیچ گۆڕانکاریەک لە یاسای هەڵبژاردن و کورسی پێکاتەکاندا بکرێت. تورکمان لە هەولێر سوقلی گەورەیانە لە کوردستان، سوقلی گەورەیانە کە دەگاتە 90%. کلدان و سریان و ئاشووری و ئەرمان هەولێر سوقلی گەورەیانە کە دەگاتە نزیک 65%. دهۆک سوقلی دووەمیانە بە هەولێر و دهۆک نسبەی مەسیحی دەگاتە 99%. لەبارەی پرسی پێکاتەکان لە نێو پەرلەمانی کوردستان و چۆنیەتی بەشداریان لە هەڵبژاردنەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان چەند سکاڵایەک لە دادگای باڵای فیدرالیە و چاوەڕوان دەکرێت دادگاکە بڕیاری کۆتایی خۆی لەبارەیەوە بدات.